بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەمە دەبانی خۆشەویست سڵاوی خی گەورەتان لێبێ، خۆشحاڵین کە لە خزمەتتانە باسی تەوەرێکی زۆر گرنگەکەین و باسی مۆزۆعی گرنگەکەین کەویش خۆشەویستی دنیاە. ئێمە لە دنیادا ژین، دنیا یا بەڕاستی ئینسان بەهەشتی پێ بەدەستێنێ یا بەهەش لە دەست ئەدا. ئینسان کە لەسەر زەوی ئەژی بۆ ئەوە ئەژی کە بتوانێ دنیا بکا بە کێڵگەیەک بۆ دوا ڕۆژی خۆی و بتوانێ لەم کێڵگەیە شتی باش بچێنێ بۆ شتی باش بدروێتەوە. کابوو دنیای ئەوە تا قیامەت بەدەستێنی پێی، یا ئەوە تا قیامەت لە دەست ئەدەی، یا ئەوە تا خەسارۆمەندی دنیا و قیامەتە بی، یاوە تا سەرفرازی دنیا و قیامەتە بی هەر بە دنیا. هەندێک کەسان لە نەزانی و لە نەفامی و لە بێئاگاییە هەم نازانن لە دنیادا بژین، هەم قیامەتیشان لەو لاوە فەرامۆش کردی و قیامەتیشان وێرانە. بۆی بەڕێزان، ئێمە وەکو موسڵمان ئیشمان چێ لە دنیاە؟ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. ئینسان و جنۆکە بۆچی دروست بوون؟ ئیلا بۆ عیبادەت دروست بوون، واتە ئیلا لیعبودون بۆ خواپەرستی. خواپەرستی بەو معنایی کە نەک تۆ دائیمەن لە ناو مزگەوتا و خەریکی قورئان خوێندن و لە سوچی مزگەوتا نەیتە دەرەوە و واز لە هەموو مەلەزاتی دنیا بێنی و نا، بەوەی کە ئەم سیستەمی ئیلاهیەی کە خوای پەروەردگار دایناوە بە شەریعەت بە پێی و سیستەمە بڕۆ. یعنی بەڕاستی دینداری زۆر قورس نییە. بۆی مامۆستایەک گوێم لێ و لە شوێنێکایی وت دینداری دووشتە. خوای پەروەردگار وتی ئەوە بکە بیکە، وتی ئەمەیان بڤەیە بەلایەمە چۆ، بڤەیە بەلایەمە چۆڵ بە تات سووتێنێ. چۆن تۆ بە مناڵێک نازانی ئاگرێک هێڵی بەلای ئەو ئاگرایەمە چۆ ئەت سووتێنێ؟ بامان شێوەیە. یعنی ئیسلام هەموو شتەکانی دیاری کردووە، ئەوە حرامە، ئەوە حەڵاڵە، ئەوە مەکروهە، ئەوە مباحە، ئەوە شوبهاتە، ومن وقع في الشبهات وقع في الحرام، هەمووی دیاری کراوە. یعنی بەڕاستی ئەگەر ئینسان خۆی دەردێڵێ لە جێلینەدا هەموو شتەکان دیاری کراون و سیستەمی مرۆڤبوونی ئینسان، یا با بڵێن سیستەمی موسڵمانێتێکی تەندروستی، موسڵمانێتێکی جوان دیاری کراوە. بۆی بەڕێزان، ئێمە لە دنیاە کەممان نییە لە عەدەدا. ئێستا بۆ نمونە 2 ملیار ئینسان هەیە لەسەر زەویە، 2 ملیار ئینسان لەسەر زەویە هەیە، یا با بڵێن ڕوبعێکی سەرزەوی مسلمانە. 2 ملیار مسلمان هەیە لەسەر زەویە، نەک عەفوەن 2 ملیار ئینسان، 2 ملیار مسلمان لەسەر زەوی هەیە، یعنی ڕوبعێکی سەر زەوی مسلمانە. و بگرە لەوە چێ زیاتریش بە پێی ئەحسای ئێستا لەوە چێ زیاتریش بێ. یعنی ئێمە بەم 2 ملیار ئینسانە لەسەر زەویە هەستەکەی مسلمان ئەچەوسێنرێتەوە، مسلمان ئیهانەی پێکرێ، مسلمان چوزانم لە نەهامەتیایە، مسلمان لە دەردی سەریایە، مسلمانەوە تا لە غەزە چی لەیەکرێت چۆنە چەوسێنرێەوە. لە سەرتاسەری دنیاە مسلمانان لە نەهامەتیان. بۆچی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێ یوشك أن تداعى عليكم الأمم من كل أفق كما تتداعى الأكلة إلى قصعتها. فەرمێ خەریکە مسلمانان ویان لێدەی لە هەموو دنیا و ئاوا دەمیان کردوێتەوە مسلمان قوت بن و دەردێڵێ مسلمان بخەنە گۆشەیەکەوە و بکەنە قەفەزێکەوە بۆ بیخەنە زاویەکەوە. جانەی پێغەمبەری خوا بۆچی ئێمە مسلمانان وایان لێدێ؟ ئەی پێغەمبەری خوا، یعنی ئێمە ئەمەندە عەدەدێکی کەمین، ئەمەندە مسلمانان کەمن کە ئاومان لێدێ؟
پیغمبری خواه صلی الله عليه وسلم حدیث کم ناخم نفرمنا وتیانی پیغمبری خواه من قلة يومئذ آية كمي معنا يا ما وهمو دنيا دمي ليه ما كله توا پیغمبری خواه صلی الله عليه وسلم فرموي نا قالوا بل أنتم يومئذ كثير ولكنكم غثاء كغثاء السيل تنزع المهابة في قلوب عدوكم ويجعل في قلوبكم الوهن قيل وما الوهن يا رسول الله قال حب الدنيا وكراهية الموت پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرموينا ولا عدد كميتانا نية كواتان لدي بلام زور يكتان وكو كفي سر دريا وايا دريا چون بيني كف لسري نشتو وازاني ام دريايا اما هشي شامبو زاهي دنيا كراوة ام دريايا وكف بسري ويتي لبركا ناميني ويبراسي مسلمانيش لبركا نازاني ناميني لبركا تبخورك لبركا لو بر إيمانا يو تو سيري مثلا رمضان اللي مزقوتك أنا أمهم وخليكي شونيوج وخليكي عبادته وقرآن أخواني ويك مانك إتروازاني أم دين دارية نابو يك مانك لبركا دوي رمضان ناميني لبركا داعية أبي بعلماني لبركا داعية شو زانم شتين ناشيا وكاكبو نقبو داعي بو مسلماني كي سادة نابي لبرا لقرز ما ملاد وحزبك علمانية كي لبرا فلانة في سارك لبرا ما مستاكي زانكو دكتورة هي أواك ولكنكم غثاء كغثاء السيل پیغمبری خواه صلی الله عليه وسلم وقال فرمي زوري كتانو كفي سر دريا وايا علي پیغمبری خواه بوشي وعمالي وهن دروز دبي لا دلطانا پیغمبری خواه وهن چيا فرمي خوشويستي دنيا رغبونوتان لمردن خوشويستي دنيا رغبونوتان لمردن ويبرسان لسا ام دنيا قرايي استا خريكة جريا مماني خوادوا رغمان لمردنو وازاني نامرينو باوشمان كردوا بدنيايا ويبراسي مسلمان خريكة هربا تسكرة مسلمان دنديالي هلا تسكرة كي نساو مسلم اوش دنديالي كاتبه نسويتي خوانواري وايتي بزور طواو نبوا اواني تسكرة نفوسو انا بركان نسيا ومليم هرزاني شان نتيجة مسلماني كي باش درناجي هر مليم يعني بو نسيوا ويبرزان دينداري خريكة اواي ليدي بوي پیغمبری خواه صلی الله عليه وسلم که فرمی لقیامتا دینداری وکو پشکوی لیده چی اتوانیم پشکوی بگریه او کسانی دینداری که زور باشه کن و اگر نه فریه دن بوی خلق یصاب راستی خریکه دینداری فریه ده خریکه اسلام فریه ده اسلام فریه ده بو پوستک بو شهادیک بو آفرتیک بو پیایک فلانک بو خریکه بو چوزانم يعني بوشتيكي زور تافه لدنيايا واز لدينداري خويه هني يعني ديداري ما كدو بروالد قرائي بخو درخستن بتكبر بالرياء بتشي ويبرزان رياء وتكبر جرقي هماني خوارد وخليك ايتر مشتاق لدى زدين ويبغمري خواه صلى الله عليه وسلم فرمي لشويني اكتداء الدنيا ملعونة وملعون ما فيها حس الدنيا نفرد ليك راو برزان بوشي دنيا لفرد لك راوة شو كان پیغمبری خواه صلى الله عليه وسلم بالمعنى شاء الله حديثي كتلا فرمي الدنيا سجن المؤمن وجنة الكافر خو اگر مسلمان راس كالم دنيايا واگر مسلمان تيبقى لخوشيكاني بهشت بالتأكيد دنيا سجن مسلمانة لحرشي ملزاتي دنيايا تو بشده بي وحصده بي بنسبة بهشت والدنيا السجنة پیغمبری خواه صلى الله عليه وسلم واني الرافين فرموداكن لو روانجيوا سيدي ام دنيا قرائياكن بلان بيهم اهوال دنيا قيشتوين اگر اهوال دنيا بقيشتينا تخواه هم مشتاق قيامت ما نقوريو بدنيا بالتأكيد يما اهوال دنيا نقيشتوين بالتأكيد يما لبهشت اشتين نقيشتوين بالتأكيد او بهشتي پیغمبری خواه صلى الله عليه وسلم كأفرمي ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر او بيناسي بهشت اما اگر اول لبهشت گشتمين ما لا عين رأت او خوشاني لبهشتايا اما حر نمان ديون اصلا خوشيك ما نديو هاوتاي خوشيكاني بهشت دنگيكي خوشي بهشت ما نديو للدنيا جمل لدنگيك نبو كهاوتاي دنگ خوشيكاني بهشت بي
ولا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر شتيك بدلش معنا ناتو أمهم خطوراني شوانا خوابينين بشتي خوشو خوزق أومان بكردايو وليو بوينايو فلاشت معنا بيايو دڵی ئینسان ئەوەندە بچووکە لە دنیاە یا ئەوەندە بڵین ئەوەندە ژەنگی دنیا گرتوێتی ئەوەنە دنیاگەرایی و حقد و تەکەببور و دنیاویستی گرتوێتی هەر ناتوانێت بیر لەو خۆشیانە بکاتەوە کە هەرکە لە خۆشیەکانی بەهەشت بچن. ئێمە ئاوە بەهەشتە ناسین؟ ئەگەر ئاوا بەهەشتمان بناسیایە ئاوا ئیشمان بۆ بەهەشتە کرد؟ بەتەئکید نەخرد. بەتەئکید ئێستاش ئێمە لە بەهەشت نەگەیشتوین، بۆیە ئەگەر تێبگەیشتینە بەڕاستی ئیشمان بۆ بەهەشتە کرد. ئیشمان بۆ بەهەشتە ئەکرد کە سەحابی، کە پیاوچا، کە ساڵحین، کە خواویستان، کە نازانم پیاوانی خوا، دۆستانی خوا ئیشیان بۆ بەهەشت کردووە. بۆیە بەڕێزان خەڵکانێکە بۆ لەم سەردەمەی ئێمە کە ئێمە ئەم هەموو دوعایە ئەکەین و قبول نابێ و خەریکە شکمان گومانمان لە ئیمانی خۆمان بۆ دروزە بێ، خەڵگەیە ئەڵێ شەرم ئەەکەم دوعا بکەم، چکار دوعاە بکەم داوای هەشتێکم بخوای پەروەردگار بۆم جێبەجێ کرد. بۆچی؟ چونکە ئەو کەسانە بەلای مەکروهاتیشان ناڕۆن، بەلای شوبوهاتە ناڕۆن، چونکە ئەزانن ومن وقع في الشبهات وقع في الحرام. بەڵام ئێمە بە دوای ئەو شتانە گەڕین ئەڵین ئەمە حرامە، ئەڵێ تۆ بڕی ڕێیەکی تی لەسەر نەبێ، ئەڵین ئەمە شوبهاتە بەلای مەڕ، ئەڵێ تۆ بڵێ بگەڕین ئەم لا ئەو لا لە سوچێکە لە کتێبە پڕە زەردەکانە شتێک نەدۆزینەوە ئاخر یعنی دنیاش بەم شێوازە ناڕوە. ئەڵێ ئەمە حرامە، تۆ بڵێ بگەڕێ بۆ مەجموعی فقهی، بۆڕێ بۆ مەجموعی فقهی عراقی، کوێیتی، سعودی، فڵان فیسار، کۆرە بزانە ڕێیەکی تری لەسەر نییە. چوزانم خوا دینداری بەم شێوازەیە، خوا خۆشویستنی بەهەشت و خۆ ئامادەکردنی باش بەم شێوازەیە. بۆ ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ دنیا سێ ڕۆژە، الأمس عشناه ولن يعود. دوێنێ ئێمە تیا ژیاین ناگەڕێتەوە، و ئێمە گەر بزانین ئەو ڕۆژانەی کە بەڕێمان کردوون، ئەو سەعاتانەی کە بەڕێمان کردوون ناگەڕێتەوە، بەو شێوازە بەڕێیەکەین. واليوم نعيشه ولن يدوم. ئەمڕۆ کە تایە ئەژین، ژیان بەرداوامەتیایە، بەڵام ئەم بەردەوامی ژیانە گەر لە خۆشترین ژیانابی ولن يدوم، دەوامی نابێ، بەردەوام نابێ، ئەمڕۆ تەواو ئەبێ. تۆ چوزانی بەیانی کە دێ بەیانیەکی چۆنە بێ، چونکە ئەوە ئەبێتە غەیب، پێغەمبەرانیش غەیبیان نەزانیوە. ولا يعلم الغيب إلا الله. تەنها خوای پەروەردگار غەیب بەزانێت. ئەی چۆن بۆ ئێمە کەوا ئازاین ئەمڕۆ ئیتر ژیانێکمان هەیە، کەس لەم ژیانەیە ژیانێکی وا خۆشی نییە، کەس وەکو ئێمە مرتاع نییە، ئیتر ئەمە بەردەوامە بێ، ئیتر وازانین نامرین، ئیتر وازا هەباسی مردنەکەی دە باشە ناخۆشی کرد ماڵاوێ، ئیتر ئەم مردنە ئیتر کاک خۆشمانە زانین کامرین. بەڕێزانی ابن القەییم فەرمێ لە هەفتەیەکە پێویستە شتێک لەسەر مردن بخوێنیتەوە، پێویستە ئەگەر لەسەر مردن شتێن نەخوێنیتەوە گوێ لە شتێک بگری لەسەر مردن. ئەی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم کە فەرمووی سەردانی قەبرستان مەکەن، دوای فەرمووی سەردانی بکەن، وتیەوەی بۆی بیری مردن و قەبرتان بکەوێتەوە. چۆن ئەبی ئێمە بە باسی مردن بێزار بین، بێتاقەت بین لە کاتێکە مردن هەموو دەقەیەک زەنگێکە لە پەنای گوێمانە، لە ڕەگی بناگوێ نزیکترە. مردن بە پیری و بەگەنجی نییە، مردن بە نەخۆشی نییە. إمام الشافعي رضا رحمة الله عليه بفرمي فكم من صحيح مات من غير علة. زور كسابون هيج نخوشي كان نبو هيج مات من غير علة، مردن ببي أوي هيج علتك، هيج نخوشي كان هبه. متخابير من لو كدو توا باشا والله جاري جنجين، والله جاري
کوڕە کاخێتر خۆ مجارە دنیامان نەدی و چێ کارتێکی یا بە تۆ لە گیرفانتایە هەتا تەمەنی 80 ساڵی نامری باش ئەگەر 80 بژی چی چلیشەوە 7 ساڵ 10 ساڵی مناڵی ئەگەر لە دنیانی ئەمە 5-6 هەر نەخۆشی و هەم برامردن و خوشک مردن و باڵمردن و دایک مردن و فڵان و فیسارە و هەمووی 30 ساڵ لە 80 ساڵ 30 ساڵی پخت و پەرداخت بۆ نامێنێتەوە کە تۆ ژیانێکی خۆشی تیا بەڕێ بکەی ئەگەر ئەستا 80 ساڵ بژی بیرکەرەوە ئێستا بچۆ بۆ ئەوانەی تەمەنیان 80 ساڵە خۆیان لە ژیان بێزارن لەوە چی خانووی هەبێ سارە بێ مەعاشی باشێ بێ چی هەبێ بەڵام ژیان لە ئەرذەل العومرا هیچ تامێکی نییە تااقەتی سەیرانی نیە تااقەتی سەفرەی نیە جەوازیش لە گیرفانی ڤیزەش لە گیرفانێ بڵێ بڕۆ بۆ لە وڵاتانە بخۆت پیاسە بوو چی بکەم لە وڵاتان بڵێ فڵان شت خۆکە من زەختمە شەکرەمە چەوریمە فڵانمە چی بخوا حەزی لەوە وەرە کاکسی بابچی گەڕ تااقەتم نییە کابێ پیاو لە هەر تەمەنی گەشتا 80 ساڵ هەر خۆی تااقەتی ژیانی نییە هەر خۆی حەزەکە بەرەو مردن بڕوا ئەگەر کەسێکی ئیماندار بێ ژیان ئەوەیە بەڕێزان ولغت وەکو ئیمامی عەلی فەرمێ لا ندري أين سنكون بەیانی مە نازانین بۆ کوێچین بۆ چی تیاکەین ژیانم ئەمسێ مەرحەلەیە ئیتر بۆچی ئێمە بۆ ژیان خۆمان کوشتووە بۆی بەڕێزان ئەم دنیا و دنیا گەرایی ئێستا ڕاستی خەریکەوامان لێ ئەکا لە ژیانی خۆمان بێزارین لە ژیانی عایلێ بێزارین لە ژیانی تاکی لە دەوام لە چی بێزارین جارێکیان ئیمامی قورتوبی و ئیمامی غەزالی بە سەراتێکە گێڕنەوە بە سەراتێکە گێڕنەوە دووکیان لە ئەرێکەی لە کتێبێکی خوانە گێڕنەوە بە سەراتێکی ئیبراهیمی کوڕی ئەدهەمە ئەفەرموون ڕۆژێک ئیبراهیمی کوڕی ئەدهەم ئەچێتە بازاڕی بەسرە و هالی بەسرا بێ ئەچێتە بازاڕی بەسرە خەڵکێکی زۆر لی کۆ بنەوە کە ئیبراهیمی کوڕ ئەدەماتۆ و هاتۆتە بازارەوە یەکێک بۆ لە هەرێ پیاوە ساڵحەکانی ئەو سەردەمە و ئیتر خەڵک زۆر خۆشیان ویست و حەزیان کردو لێی کۆ بنەوە و پرسیاریان لێ کردو و بە فرسەتیان زانیوە یەکێک لە پرسیارەکان ئەڵێن ئێمە دوعاکەین دوعاکانمان گیرە نابێ دوعاکەین دوعاکانمان گیرە نابێ ئیبراهیمی کوڕی ئەدهەم ئەڵێ یا ئەهلە بەسرە یا ئەهلە بەسرە هەناسی ئەهلی بەسرە ئەزانێ سکاڵای خۆیانەکەن کە دوعاکەن و دوعاکانیان گیرە نابێ ئەویش ئەڵێ یا ئەهلە بەسرە ماتت قلوبكم من 10 أشياء ئەڵێ دڵتان مردووە لەبەر دەشت دڵتان لەبەر ئەم دەشتە مردووە یەکەم خواتان ناسیوە بەڵام بە ئەمری خواکەن خەڵکی ئێستا کاکە بۆ خوا ناناسین خوا گەورەی و خوا خاوەنی هەموو شتێکە و خوا خاوەنی دنیا و قیامەت و هەموو شتێک خوا دروستی کرد و لەو لاشۆ دنیا بە ئەمری خواکە دنیاە تاوانەکە دنیاە فێڵ لە خەڵکەکە دنیا چوزانم سنووری خوا بەزێنێ ئێمە کەیتین داری ئێمە کەی خواناسیە خواناسی ئەوەیە سنوورەکانی خوا نەبەزێنی ئەو پەرژینەی خوای پەروەردگار بۆ تەدەیون و دینداری داناوە تۆ لەو سنوورە لا نەدەی ئەمە بەفێ ئێستا بەڵێ بەلای ئەمەڕۆ بەلای ئەمەڕۆ تەواو ئەسووتێنە بێ بەلای نەڕۆی و خاڵێکی تر ئیبراهیمی کوڕی ئەدەمە فەرمێ قورئانە خوێنن بەڵامیشی پێ ناکە تەواو ئەجا ئەی ئیبراهیمی کوڕی ئەدهەم وەڵا قسانەی تۆ بۆ ئەهلی بەسرە کردوون ڕێک بۆ ئەهلی خۆشمانێ وەڵا ڕێک بۆ ئەهلی کوردستانیش وایە سەرکی ئەم هەموو قورئانە خوێنەمانەیە لە مزگەوتەکانە لە ڕەمەزان غێری ڕەمەزان حافظ قورئان 20 جوزە لەبەر 10 جوزە لەبەر سەرکی 20 جوزی لەبەرەوە پێشکەوتنی مەحافیل و بۆ دەنخۆشی و بۆ خۆ دەرخستن و ئەمە نەک لەگەڵ ئەوانە بمخوانە خواست خەڵک قورئان لەبەر نەکە قورئان لەبەرکردن زۆر مویە بەڵام ئەڵە دێ دڵی لەگەڵا بێ بێ ڕۆحی لەگەڵا بێ ئەبێ بۆ ئەوە لەبەر نەکەی بۆ پێشبڕکێ و بۆ ئەوەی خەڵاتشی ئەبەیتەوە بۆ ئەوەی ڤیزەی پێوەرگری بۆ وڵاتان و لە پێشبڕکەکانە بەشدار بێ لێ ئەوەندە دۆلار وەرگی لێ ئەوەندە دۆلار و دوایی لێرە
ئیشەڵا سارێکی پێکردم و لە پێش بگەی ترایەکەم بمولەوە چێ نیوەی پارەی خانوویەکەم بەنێ وجە دوایی ینی کە وای لێ هات بەڕاستی قورئان لەبەرکردنیشی تەسیرێکی نابێ. بۆی بەڕێزان قورئان پێش ئەوەی لەبەری کێبێ عەمەلی پێ بکەی کە ئەی خوێنی بە بزانی قورئان بۆچی ئەخوێنی، ئەبێ قورئان بۆچی ئەخوێنی. بەڕێزان قورئان هاتووە منهەجی ژیانە، کەتەلۆکی ژیانە. قورئان نهاتووە بەس بۆی بخوێنینی و بە هەر حرفێک 10 حەسەنە وەرگرین و دین هاتووە بێ بە سیستەمی کەون، بووە بە سیستەمی ژیان، هاتووە بۆ بەڕێوەبردننی وڵات، بۆ مرۆڤەکان لەسەر ئەم دینداری و تەدەیونە بڕۆن لە هەموو شتێکیانە، نەک لە نوێژ و عیبادەت و هەندێک کۆمەڵێ پەرستشی شخصی و تەواو. نا، قورئان کەتەلۆکی ژیانە، لە ئەلفی ژیانەوە تا کۆتایی ژیان تایەتی. خاڵێک ترە فەرمەی ئیبراهیم کوڕی ئەدەم بە ئەهلی بەسراڵێ کەوتم بۆ ئەهلی کوردستان و ئەهلی سلێمانی شەر یەک شتە، هەڵێ پێغەمبەرمان خۆشەوێ بەڵام پەیامەکەی جێبەجێ ناکەی. خۆشەویستی پێغەمبەر یانی چی؟ خۆشەویستی پێغەمبەر بە بزانی کە پێغەمبەر بۆچی هاتووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە منهەجێکی پێ بووە، هاتووە یاسا دابنێ، سیستەمی شەریعەت پەیڕەوکە، بێت تۆشەوە پەیڕەوکەی. بۆ گەر پێغەمبەری خوا لە مەککەیە تەنها تەدەیون و دینداری لە مزگەوتا بیویستایە، ئێوتی ئەوەرە کاکە دینداری خۆت بکە، وەراتکەن بە دەوڵەمەندترین کەسی خۆمان، بە سەرۆکی خۆمان، چی ئافرەتێک تۆ دەستی لەسەر دابنەی هاوسەرگیری ئەوەت پێدەین چی هەر هەموو شتێک تۆ گەورەمە بڵە واز لەمە بێنە، واز لەم سیستەم و یاسایە بێنە کە تۆ ئەتێت دینداری خۆشت بکەوە بڕۆ لە با بڵێن لە حەڕەمی مەکایکەی، لە ماڵایکەی، لە مزگەوتە، لەکوێ دینداری خۆت ئەوتی نا، هاتووە ئەم قورئانە حاکم بێ، کەتەلۆکی ژیان بێ، هاتوومە بێ ئەم بتە دەستکردانە بشکێن، هاتوون پێ بڵم یەک خوا هەیە کەویش ئەڵڵایە، ئێوە هەموو خوا دەستکردانە هەمووی دروستکراون هەیە بشکێن و تەنها خۆیان پەرستن. ئەوانی جوان پێ قوڵ نەبوو. بۆیە پێغەمبەرناسی ئاوایە، ئەبێ سیستەمی پێغەمبەرایەتی تەطبیقکەی. خاڵێکی تر وتی پیانی وتی ئیبراهیمی کوڕی ئەدەم ئەڵێن شەیتان دوژمنە بەڵام بەگوێ شێکەن، بەگوێ شەیتانەکەن. ئێکو تر تاوانەکرد بەگوێ شەیتانەکەی. بەڕێزان لە هیچ حرامێک خۆت ناپارێزی و لە هیچ حرامێک خۆت ناگریتەوە، حرامەکان شەیتان سەرپەرشتیانەکە، ئێکاوی تۆ بەگوێ شەیتانەکەی. ئەڵی نەزەر ڵی چاوبازە ناگیری، ئەڵی غەیبەت کورە دەجار جاریش بۆ پێکەنی، ئەڵی فڵان مەزیز مەچۆ، ئەڵی فڵان گوێ لێ مەگرە. کاکە وەڵڵی دنیاکەوەی کاکە دنیا چی لێ هاتووە؟ کاکە خۆمان گۆڕین وەڵا دنیاە و دنیایەوە 24 ساعاتەوە ڕۆک و خۆیەتی و ڕۆژ لەکوێ هەڵاتەوە لەوێ ئاڵدێ و لەکوێ ئاوا بووە هەر لەوێ ئاوا دێ و ئەو لە ئاخر زەمانەیە پێچەوە نابێتەوە وە تا ئێستا وەک خۆیەتی. ئەی چێ گۆڕاو؟ ئێمە گۆڕاوی، دنیا نەگۆڕاو. دەڵێن زۆر حەزمان لە باشتە بەڵام هیچ وەڵێکی بۆ نادەین. هەموو بە خەڵک خۆی پەروەردگارمان باتە ئەو بەهەشتەی کە ئامادەی کردو بۆ موسڵمانی متەقی، ئامادەی کردو بۆوانەی سنوور ناشکێن، ئامادەی کردو بۆوانەی دڵیان لەگەڵ موسڵمانایە. تۆ لەولاوە دڵت لەگەڵ غەیری موسڵمانایە، ئەمە چیە مەلای خۆمان ناخۆش کردووە دوعا بۆ غەزاکە بۆ بەعفرینی ناکە بۆ دۆ بۆ کوێی ناکە. بابە غەزە قیبلەی موسڵمانان، غەزە ئەم هەموو خەڵکە تیاچ و شەید بوو، ماڵی نەما، جوولەکە ئەیان کوژێ، کەسی هەر نەک خۆی دوعایان بۆ ناکە. گلەی لە مەلە وەڵڵا من ئاگام لێ بووە لە مزگەوتی خۆمان خەڵگاتوتە دەرەوە بەخوا ئەم مەلای ئێمە ناخۆشی کردووە دوعا بۆ غەزە کاکە نەبڕایەوە. ئەم هەموو عارەبە هەیە، توی لاقی عارەبت چییە؟ ێ عارەب عەمیلە تۆژەی بە عەمیل، ئەم هەموو عارەبە هەیە کاکە لە سنووری دینداریەکەی عەرەب و موسڵمانێ لەگەڵ ئەوەی کە خۆی دوعا بکە، خۆی بکڵێ لەگەڵ ناخی موسڵمانانی غەزەیە، پێشی ناخۆشە مەلا دوعا بۆکە و بە تەمای بەهەشتیشە. وەڵا باژاوە بەدەست نایە. بۆی بەڕاستی ئەم خەڵکە لە تەدەیون و دینداری نەگەیشتووە. باشە خەڵک خورمژ یەوێ، کاکە تۆ خورما دەوێ یا مێوەژە خورمژ نییە، یا خورما خۆ یا مێوەش کە خۆ یا دنیا دەوێ کە قیامەتە دویست، ئەوێ بەڕاستی دنیای خۆتی بۆ بفرشی بۆی قیامەت بەدەست بێنی.
یەکێک لە خاڵەکانی تر دڵن ڕقمان لە جەهەنەم زۆرە ترسیم، بەڵام هەڵسوکەوتێکی وایەکەن کە کاری جەهەنەمیەکانە. ئیبراهیمی کوڕی ئەدەم بە ئاهلی بەسڕەی وت، لێ شتێ خۆتان ناگرەوە کاری جەهەنەمیەکانە. دەڵێن مردن حەقا، بەڵام خۆتانی بۆ ئامادە ناکەن. الموت حق، والله جا هەمومانە بێ بمرین، والله ئایجا کاکە کەسەیە نەمرێ هێ خۆلێنی نیشەی زانی کامرێ، بەڵام ئەو خۆی بۆ مردن ئامادە نەکرد بوو. ئێمەوەی کتۆ کە ئەزانی ئەمری و ئەزانی زیندووە بیتەوە، خۆت بۆ و زیندوو بوونەوەی ئامادە کردووە کەیتر نەمریتەوە. قسەکە لێرە هەیە، قسەکە لێرە کە تۆ ئەزانی ئەمری ئەبێ یەخین دەبێت زیندووە بیتەوە، یەخین دەبێت دوای ئەم مردنە کە زیندوو بوویتەوەی تر نامریتەوە. تەواو وی بەڕێزان ئینسان کە لە دایکە بێ فەنابوونی نییە، تیاچوونی نییە. یەک جار لەم دنیاە ئەگوێزێتەوە بۆ شوێنێکی تر کە پێوترێ قیامەت و تەواو، وە لەوێ کە زیندوو بۆەوە ئیتر تەواو مردن و فەنابوون و تیاچوون نییە. واتە ئینسان کە لە دایکە بێ ئەو دەقەیەتە ناو سەر دنیا، یەک دەقە بژی لە دنیاە، ئیتر ئەو ئینسانت ئەبەدەل ئەبەد تیاناچ، ئەبەدەل ئەبەد ئەو ئینسانە نامرێ لەم دنیاە لەم دەرگاوە چێ بۆ شوێنێکی تر کە پێوترێ قیامەت، حساب و کتابێکی لەگەڵاکرێ، یا بۆ بەهەژ یا بۆ جەهەنەم، ئیتر کە تەواو ئیتر مردن نییە. واتە کە تۆ لە دایک بووی تیاچوونت نییە، بەس حساب و کتابێگەیە. بەم شێوازە ئێمە تێگەیشتوون لە دنیا، بەم شێوازە ئێمە لە خۆشەویستی دنیا تێگەیشتوین. بەڕێزان دنیامان خۆش بووێ، بەڵام خۆشەویستی دنیا قیامەتی پێ بەدەستبێنین، نەک خۆشەویستی دنیا و قیامەتی پێ لە دەست بێن. کێشەکە لێرایە. ئیبراهیمی کوڕی ئەدەم لە خاڵی هێشتا ماڵێ بە غەڵەتی یەکتری و مەشغوڵن و غەڵەتی خۆتان نابینن. خەڵک ئێستاوی بە خەڵکی ترە مەشغوڵە، دانیشێ لە ماڵە فڵان کەس وا بوو، براکەی وا بوو، ئەمەزاکەی وا بوو، دراوسەکەی وا بوو، بۆ وای کرد، بۆ وا ڕۆژ، بۆ وای خوارد بوو. بابە توی لاقی خەڵکت چییە؟ بۆ خۆت بژی. ئادەی تۆ وەرە بەکردەوەکانی خۆتە، وەرەوە بزانە تۆ خۆت چیت کردووە. یەکێ لە دکتۆری ئیبراهیم فەقیڵێ ئینسانی عاقڵ، ئینسانی ژیر هەموو ڕۆژە پێویستی بە 10 دقیقە بیرکردنەوە هەیە. 10 دقیقە لە شوێنێکی چۆڵە ئاوێت چاو داخا بیر کاتەوە بزانێ ئەمڕۆ چی کردووە، چی وتووە، سەیری چی کردووە، ئەوەی خراپە بەیانی نەیکاتەوە، ئەوەی چاکە پەرەی پێ بدە. یعنی بیر لە سیستەمی ژیانی ئەم 24 ساعەتی خۆی بکاتەوە. ئەوەمان کرد، ئەوە ئەکەین ڕۆژانە، یا بەسەر مۆبایلەکە خەو لێکە، بەسەر کۆمپیوتەرەوە خەو لێکەوێ. و دینداری و تەدەیون ئاوایە، یا پێش خەوتن بڕۆ دەست نوێژێ بگرە، دوورکەعان نوێشکە، ئەسکارەکان بخوێنە لەسەر جێگاکە داوا، چەند دقەیەک دابنی، خۆگەر 10 دقەش نەبێ، 4-5 دقەیەک ئاوا دابنی شامڕۆ چیم کرد، ئاوام کرد، ئاوا کامە خراپە وازی لێ بێنە، کامە چاکە پەرەی پێ بدە، کردمانەمە. ئێمە دینداری ئاواکری، ئێماڵی سەرخۆشی لە ناس و نیامۆن فەیذا ماتوا انتبهوا. ئینسانەکان ئەڵەی خەوتون کە مردن ئەنجا خەبەریانە بێتەوە. بۆی بەڕاستی ئینسان بۆکو خەوتو و سەرخۆش وایە لەم دنیا، ئەگەی لە هیچ نییە. بۆ ئازم لێ بێنە، من زۆر بێتاقەتە، من زۆر بێزاخر بێتاقەت و بێزاری خەریکە خۆت لە دەزەدەی. دنیا و قیامەتت خەریکە لە دەزەدەی، ئەگەر لە خۆت نییە. چۆن تەدەیون و دینداری بەم شێوازە ڕوە؟ خاڵێکی تر خاڵینەوە ئیبراهیم کوڕی ئەدەم بە هەڵی بە ساڵێ ئەڵێ نیعمەتی خوا خۆن و بەڵام سپاسگوزاری خوا نابن. ئەم هەموو نیعمەتەی خوا هەر لە جسمی خۆدا چەند نیعمەت پێبەخشیوی، هەر ڕۆژانە کە مەسەلەن خۆراگە خۆیت و ئەم هەموو نیعمەتانەی پەروەردگار ئیسفادەی لێەکەیت و یعنی سپاسگوزاری ئەم هەموو نیعمەتانەی. تۆ خۆی پەروەردگار لە ڕۆژێکە 1 سەعات ئاوە چاوت دابەخرێ نەکرێتەوە، خۆی پەروەردگار ناتوانێت لە ڕۆژێکە خۆی پەروەردگار 1 ڕۆژ نان نێڵێ لەسەر زەویە، نەخر 1 هەفتە برنج نێڵێ لەسەر زەویە، گۆشت نێڵێ ساڵێک، چیەکەی تۆ؟ ئێمە نیعمەتانە کام و توی ئیسفادەی لێەکەی سپاسگوزاری پەروەردگاری، یا هەر پێ دوایە ناتر خۆی پەروەردگار تۆی دروست کردووە مەجبورە خۆی پەروەردگار هەموو نیعمەتانەش بۆ تۆ بارێنێ. یعنی جارویە نەعوذ بالله هەر
بە ئیجباری خۆیان زانین ئێمەی دروست کردووە بە ڕزقیشمان بە دنیای خەڵکی تریشیە لە برسان بردووە خەڵکی وایشی هەیە ئەوم خەڵکە لە غەزا لە ئێمە مسڵمانتر و متەدەینتر هەیە لە برسان بردووە بەڵام پەروەردگار بەهشتێکی بۆ ئامادە کردووە کە پێشتر باسمان کرد مالا عین ڕائدی لا کۆتایی ئەوان باوەڕیان بە ئەوە هەیە بەڕاستی بۆی خۆ ئەگەر ببن بە عەمیل و ببن بە کاسەلێز و ببن بە پاشکۆی فڵان و فیسار و ئەمریکا و جوولەکە و هەر وڵاتێکی تر ژیانیان زۆر لە ئێستای من و تۆ خۆشترە بێ. خاڵی دەیام ئیبراهیمی کوڕێ دەمە فەرمێ هەر ڕۆژە یەکێکتانە بن بۆ گۆڕستان بە بەرچاوی یەکترەوە بەڵام پند و ئامۆژگاری لێوە ناگرن. چەندان ڕۆژێمە لەگەڵ خزم لەگەڵ کەسوکار لەگەڵ چوزانم دراوسێ لەگەڵ ڕەفیق ئەچین بۆ قەبرستان ئەسەن لە ناو سارەکە دەزەکەین پێکەنین ئەسەن لە قەبرستان مامۆستا تەڵقینەکە هەندێک لەولاوە پێکەن و فیشکە فیشکی جگەرە و قساکەن و کە نەمامان هەردابرن نازانەمەی کەمردووە ڕەفیقێوان بوو ئەمەی کەمردووە لە تەمەنی ئەوا بوو ئەگەر تۆ لۆچێ زەختێک شەکرێت ئێمە هیچیشی نەبوو ئێمەر ئەی تۆ نامری بۆی بەڕێزان ئەمە ئەسڵی خۆشەویستی دنیا ئالێرەوە دەست پێەکە ئێمە بەڕاستی ئەبێ کاتێک دنیات خۆش بوێ قیامەتی پێ بەدەست بێنی و ئیلا بەڕاستی خەسارۆمەندی. وەی بەڕێزان ئیمامی ئیبن قەییمە فەرمێ لە دنیاە ئاگار لە چوار شت بێ پارێزاوی ئاگار لە چوار شت بێ لە دنیا پارێزاوی اللحظات الخطورات اللفظات الخطوات ئەم چوار شت ئاگادار بێ و لەم چوار شتەیە شەیتان زەلت پێ نەکا غەڵەتت پێ نەکا پارێزاوی. اللحظات لەحزەی یەکەم شەیتان هەڵەت پێ نەکا پارێزداوی لەحزەی یەکەم شەیتان نەزەرت پێ نەکا تەواو لەحزەی یەکەم نەزارەکە یەتە بەرچاوت لەبەرخۆ ئاوە سەرداخە و سەیری مەکە تەواو تر ئیمانت بەرزە بێتەوە جارێک تیش سەر ناکەی جارێک تیش سەرداخەی وردە ئیمان بەرزە بێتەوە الئیمان و یەزید و وەینقوس يزيد بالطاعات كتو سير ناكي للحظية كما يعني أما إيمانت زيادك أما طاعتي إخوات كدوا بەڵام ئەگەر گوێت نەدایە چاو بازە ناگیرێ ئێمە گەنجین جارێ ئینشاڵڵا خوا لێمان خۆشە بێ مەعسیەتت کردووە وينقص بالمعاصي إيمان دابزێ. دوو الخطورات هەر لە خۆ ئەمە ئەوایە و ئەمە ئەبێ و كسراب بقيعة يحسب الظمآن ماء حتى إذا جاءه لم يجده شيئا ووجد الله عنده فوفاه حسابه. بۆیە ئینسان نابێ لەسەر گومان بژی نابێ سەراب بە ئاو بزانێ نابێ دوای گومان کەوێ ئینسانی مسلمان لەسەر یەقینی ژەکە و لەسەر یەقینی ئەژی لێکەم لەحظە بڕیار بدە دوای گومان مەکەوە خۆی پەرگادت پارێزێ. اللفظات لفظەکانت کەلیماتەکان کە لە دەم تۆ یانە دەرەوە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد هیچ شتێک لە دەمتەوە نایەتە دەرەوە ئیلا خۆی پڕدیار ئاگای لێتی و مراقەبەیەکا و پاداشت و سزای لەسەر وەرەگری ناکرێ ئێمە ئاگامان لەوە نەبێت چی ئەڵێین. الخطوات نابێت ئەچی بۆ شوێ ئەکاکە وەڵام ئەی شوێنی تۆ نییە کورە دەیتر لەگەڵ ڕەفیقایە و دەیتر ئەو شتانە شەرەبێ و ئەبێ کە تۆ ئەگەر عیباد الرحمن وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا. عباد الرحمن هنگاواني أم قاسي كداني زاني قاسي كيتري لشوي داني ستيب باي ستيب هنگاو با هنگاواني بۆ ئەوەی نەکەوێتە هەنگاوی هەڵەوە هەنگاوەکەی ترێ بێ بەرچاوی ڕوون بێ ئەنجا هەنگاوانێ و بێ هێواشی ئەڕوا و هەڵەشە نابێ و إلى آخری عیباد الرحمن ئەوەیە. ئەگەر تۆ ئەتەوێت لە تایفەی عیباد الرحمن بی ئەبێ بەم شێوازە هەنگاو بنەی. بۆیە بەڕێزان ئەگەر بەم شێوازە بووین و بە تەئکید خوای پەروەردگار دنیامان بۆ ئەکا بە کێڵگەیەک بۆ قیامەتمان و دڵنیاش بن
ودڵنیابین یعنی ئێمە ئەتوانین لەم دنیاشتی زۆر باش بچێنین و وەسبەینێ باشش بدورینەوە. بۆیە بەڕێزان، زۆربەی مەشاکیلەکانی ئێمە لە دوو حاڵەت بەدەر نییە. ئەمە یەکەم بە کۆتایی قسەکانم. مەقصود لەم یوفهم ومەفهوم لەم یوقصد. ئەم دوو مەشاکیلە گەورەمان هەیە. مەقصود لەم یوفهم هەندێک شت هەیە کە زۆر مەبەستە بەڵام تێی ناگەی. زۆر مەبەستە یعنی مەقصودە، ینی ئەبێ بیزانی، ئەبێ تێبگەی، بەڵام ئێمە تێی ناگەی. بۆ گوێمان ناوەتی کە تێی ناگەین بە ئیهمالی بەڕێمان کردووە. هەر بە ئیهمالی ڕۆشتو و گوێی خۆمان لێکەڕ کردو و نەک شتێکی قورس بێت تێی نەگەین و نامانەوێت تێبگەین. برایەتی نەمانتوانیوە لە برایەتی تێبگەین. هەر لەگەڵ برای شیری خۆمانە لە برایەتی تێ نەگەیشتوین. چ جای لەگەڵ ئەوەی کە موسڵمانان هەمویان برامانن، کە خوشکانی موسڵمان خوشکمانن، کە ئەم برایەتیە بپارێزین، کە ئەم برایەتیە بەڕاستی واجبە بی ئەرکی برایەتی واجبە بپارێزین. ئەرکی برایەتی چییە لە سەرمانە نایزانین، پێشێلیەکەین. بۆیە بەڕاستی مەقصود لەم یوفهم، لە مەقصودی برایەتی تێ نەگەیشتوین، لە فەهمی برایەتی تێ نەگەیشتوین. سیلەی ڕەحم، بچڕانی سیرەی ڕەحم یەکێک نییە لە تاوانی گەورە. برا لەگەڵ برا قسەی نییە، برا لەگەڵ خوشکا قسەی نییە، لەگەڵ باوکو دایکی قسەی نییە. وەڵا دایکم نۆعێک تەعامولەکە، وەڵی باوکم نازانم تۆزێ زۆر ڕق و توندە. تۆ چین بە باوک دەڵی زۆر ڕق و توندە؟ وی نازانێ لەگەڵ باوک دایکێ تەعامولکە، لەگەڵ خوشکا نازانێ، و پور نازانێت چییە، مام نازانێت چییە، خاڵ نازانێت چییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نافەرمی ئەگەر کە دایک نەما پور لە جێی دایکە، ئەو بە سەردانیش ناچێت بۆ ماڵی پوری. جەژنانی جاریە یا ئەچێ یا ناچێت، لە ساڵێکا جەژنێک ئەی جەژنی وا هەر ناچێت. باشە مامی نەخۆشەکەوێ، وەڵاهی وابزانم سێ چوار مانگێگە بێ فڵانی ئامۆزام وتی مام عەمەلیاتێک کراوە. بابە بچی بە دەقسخانە بە دیاریەوە بەستی مامتە. ئەبێ سەردانی بکەی، مامە گیان چی دەوێ، خاڵە گیان چی دەوێ، پورە گیان لە خزمەتام چی بە ئێمە ئەکرێ نازانم. ئەنجا دراوسەیە لەولاوە، ئەنجا مەسەلەن سیلەی ڕەحم و کەسە الأقربون ئەولا بالمعروف چی إلى آخره. بۆیە مەقصود لەم یوفهم، لە سیلەی ڕەحم تێنەگەیشتوین بەڕێزان. چاکە لەگەڵ دایک و باوک چۆن ئەکرێ، چۆن ئەم سوور نەپارێزدێت، چۆنە بێ. قورئانە فەرمێ لا تەقول لەهما ئۆفین، ئۆف ئەم دایان قسەی ڕقەکە. وڵی باوک و دایکم نە هەندێک قساکان بۆم سەردەمە ناحشێ. جەنابەت تۆ لە چی هاتی کاکی من؟ ئەی تۆ هەزاران قساکەی قسەی لە قسەی مرۆڤ ناچی. وی بەڕێزان ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم مەفهوم لەم یوقصد. هەندێک شت مەفهومە بەڵام هیچ مەبەستمانیە. مەفهوم یعنی تێگەیشتین بەڵام بەبێ مەبەست ئەڕۆین بەسەریە، بەبێ موبالاتی ئەڕۆین بەسەریە. وەکو مەسەلەن تۆ باسی نەزەر وە بکەی، تاوانی نەزەر و النەزەر سەهم من سیهامی ئیبلیس، یەکێکە لە تیرە ژەهراویەکانی شەیتانە، زۆر بەبێ موبالاتی وڵات چاو بازە ناکرێ. وەڵا بابە ئێمە ئاخر کۆلت گەنجین کۆل ئینشاڵڵا خوا ئەرحەم الراحیمینە. ئێخر بۆ ئیمانی بەرز نابێتەوە، بۆ ئیمانی هەر لە سفرە ئەچێتە خوارەوە و هیچی پێ ناکرێ، حساب بۆ نەزەر ناکە. کاکە غیبەت بکۆە گۆشتی براکەی خۆت بە مردووی بخۆی، وەڵڵاهی تر غیبەتی جارجارەکرێ و کاکە ڕەفاقەتیە و جارجار بۆ پێکەنین، غیبەت بۆ پێکەنین. ئەو حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ وەکوە گۆشتی براکەی خۆت بە مردووی بخۆی. تۆ حساب بۆ غیبەت ناکەی. ئەی ئیمان بە حساب بۆ نەزەر ناکەی، حساب بۆ غیبەت ناکەی، حساب بۆ قسەی ناشرین ناکەی، بۆ تعلیق ناکەی، بۆ چی ناکەی. ئیمان بە چی بەرزێ بێت؟ الئیمان یەزید وینقص یەزید بالطاعات. تۆ تاعات نەکەی، ئیمان نوێژێکی کرچ و کاڵ بەتەمە ئیمانی پێ بەرز بێتەوە کە ئەم نوێژە ئاگال لێ نییە. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. قرآن فەرمێ نوێژە بێ بتپارێزێ بتگێڕێتەوە لە تاوانی گەورە و بچوو. ئێگەر نەگێڕایتەوە
يعني نك أو نوێژنی يعني تۆ أو قابلیت يدني أو نوێژە بکەی وإلا أو نوێژەی ئێمە کەینەوەی کە پێغەمبەری خوا کردووی صلى الله عليه وسلم و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمێ صلوا كما رأيتموني أصلي نوێژ بکەن وەکو من چۆن نوێژم کردووە. ئەگەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نەیزانیایە کە ئێمە ئەتوانین ئەو نوێژە بکەین کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەیکە نێفەرموو صلوا كما رأيتموني أصلي نوێژ بکەن وەکو من چۆن نوێژم کردو وەکو من چۆن ڕۆژم کردو ئاوا ڕۆژم کرد وەکو من چۆن سیلەی ڕەحم پاراست و سیلەی ڕەحم بەجێنە ئاوا بەجێ بێنن وەکو من چۆن نەزەرم نەکردو ئەیواش توانن نەزەر نەکەن وەکو من چۆن غیبەت ناکەم وەشتوان غیبەت نەکەن ئەو کاتە ئیمان بەرزە بێتەوە کە ئیمانیشی بەرز بۆوە لەزەت لە خواپەرستی لە عیبادەت کاکە وەڵڵا لەزەت لە دونیا والله من زۆر جار لە زۆر محاضر ئەمە متوتومە والله ئەم دینداریە ئەوەنە لەزەتێکی ڕۆحی هەیە ینی ئەگەر قیامەتیش نەبێ کە هەیە ینی لەو فەرەزەن ئێمە دینداریمان پێویستە بۆ دنیاش پێویستمانە بەڕێزان خۆم ئەگەر دینداری نەبێت دڵمانە تەقێ تۆ مەزانە و کەسانی کە دیندار نین ئاسوودەن ناخەریکەت ئەوانەی کە زۆربەی کە خەڵک خۆیە کوژی خەڵکە دیندارەکان نین بێدینەکانن زۆرینەی خۆکوژی لە ئەمریکایە کامی بێدینن نەک لە ناو مجتەمع موسڵمانەکانە نین چونکە ئەوانەی کە مجتەمعی موسڵمان و تەدەیونێکی ڕاستیان هەیە ڕاستی ئەوانە خۆیان ناکوشن هەم ئەزانن کە قیامەتەیە هەم ئەزانن کە خۆکوشتن قەتڵە هەم لەزەتی ئیمانیان چێشتووە بۆیە مرتاحترن چونکە ئینسان زیاتر لانی ڕۆحی ئینسانە با بەڕێوە نەک لانی جەستەیی کە ڕۆحی مرتاح بوو جەستەش مرتاحە هەتا ئێواری ئەم جەستەیە جلی جوان لە بەرکاو خواردنی خۆش بخوا و سارێ جوانی پێبێ و لە خانی خۆشا بێ ڕۆحت مرتاح نەبوونە ئاسوودەی بۆ ئێجاری خەڵکێکی دەوڵەمەند لە پڕێکان لە هیچی کەم نییە شادەیە سارەی خانوویە خێزانی جوانی بگرێت خێزان و دوان سیانیشیە لە پڕێکە فڵان کەس خۆی گوش بۆ نازم چۆن نازانی بێدین بوو چۆن نازانی ڕۆحی مرتاح نەبوو بزانە کە بێدینی وای لەکرد کە خۆی بکوژێ بۆیە بەڕێزان ئەگەر ئەمانەوێ مرتاح بین ئەگەر ئەمانەیە سیفادە لە دنیا و لە قیامەت بکەین لە دنیا و لە قیامەت ئەو بەڕاستی با دینداری بکەین با تەدەیونێکی ڕاستەقینە بکەین با بەڕاستی لەگەڵ دینی خۆیان بین والله بۆ دنیا و بۆ قیامەتمان سەرفرازی دنیا و قیامەت بین و دڵنیا بە ئەوەی کە قیامەتی ویست لەم دنیاش مرتاحە بە ئاسوودەیەژی ڕۆحی ئاسوودەیە و لە قیامەتیشان ئینشاڵڵا بەهەشتی نەبراوە جێگەیەتی زیاتر کاتتان ناگرم هیوادارم ئیسفادێکم گیان بێوە بەڕێستان أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.